هەر لە خولی ناوی کوردستاندا و لە یەکەم تاقیکردنەوەی خۆیدا یانەی سیروانی نوێ سەرکەوتێکی گرنگی بەسەر زێرەڤانی میوانیدا بەدەستێنا. دوجار کێبڕکەکانی خولی ناوی کوردستان وەرزی 2019-2020 دەستی پێکردو بە 6 یاریش هەفتەی یەکەمی خولەکە کۆتایی هات. لە یاریگاکانی کوردستان ڕکابەریەکانی هەفتەی یەکەمی خولەکە دەستی پێکردو یانەی سیروانی نوێش لە یەکەم تاقیکردنەوەیدا دوای سەرکەوتنەوەی بۆ خولی نایاب لە یاریگای خۆی میوانداری زێرەڤانی کرد. گێم یەکەم هەردوویانە بە بەهێزی دەرکەوتن بە چەند هێرشێکی وەڵامی یەکتریان دەدایەوە. نزیکیش بوون لە هەژاندنی تۆڕی گۆڵی یەکتری بەڵام سەرکەوتوو نەبوون. گێمی دووەم هەردوویانە بە پلانی جیاوازتری ڕاهێنەرەکان هاتنە ناو یاریگاوە بە تایبەتی یانەی خاوەنی یاریگا لە ئاکامی یەکێک لە هێرشەکانیشیدا لە خولەکی 75 میلاد نەجمی پیشەگەری ئێرانی گۆڵی یەکەمی سیروانی نوێی تۆمار کرد. یانی میوان هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بەڵام بێسوود بوو. لە کۆتاییدا و دوای 5 خولەک کاتی زیاد کرا و ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و سیروانی نوێژ یەکەم سەرکەوتنی نووسیەوە. سپاس بۆخوا هەرچەنە چاوەڕی ئەنجامی باشترمان دیەکردن ڕاستە بردومانە توی کوێجیا فرسەتی تریشمان بۆ هەڵکەوت بوو ئەگەر یاریزانەکان ئاستی ڕاستەقینەی خۆیان پێشەش کردایە من تەوەقوعمەکەن ئەنجامەکە زیاتر وایە بە سپاس بۆخوا خۆ دەزانی یەکەم یاری تۆزێ زەحمەتە بەنسبەت ئێمەوە بیریشن نەچێتی پیکۆک و زێرەڤانی لەگەڵ یاریزانەکانی منە کە چەند یاریزانێکی تایە ئەمە یەکەم جاریانە لە خولی نایابی کوردستان یاریکان ئەو ئاستیان پێشکەش کردووە لە ئاسیان ڕازیم سپاس بۆخوا. ئەمساڵ یەکەم یاریمان بوو لە خولی نایاب و دوایە کە سەرکەوتین لە پلەیەک بۆ نایاب پشت بە خواتوانیمان ئەوانەی ئەو شتانەی کە مدەڕ پێمانی وت جێبەجێکەین تا ئاستێکی زۆر باش جێبەجێکەین دوایە بۆ گۆڵەکەی خۆشم ئەمە نەتیجەی زەحمەتی هەموو یاریزانەکان بوو کە من توانیم بیکەم بە گۆڵا پشت بەخوا. پراسێ نیمەستی خاش دەزانم ڕازی نەبوو شاستی یاریزانەکە پشتی خسارە دیکە جام ڕازی نینە ئەت بێژم حتا نکەژی تیمامە نەگە شەوی ئاستی کوپشێن بێژینم شێوەکی باش بشێنە ناف خۆلێدا ئینشاءالله یاریت بێت ئەف خەلەتی چێ بوون تاوید کە اینجا ڕگەدی بگەینە سەر ڕێکا ڕاست و بشێن ئەنجامێت باشتر دەست خۆ ببینن هەمی ئەختە بۆ هەمی تیمە دەست پێکە خۆلی ئەب زەحمەتە ئەت بێم سێ خاڵت یاریمە دەست نەدا بەس هێشتەمە خۆش دەست نەدا. یاریەکانی ئەم وەرزەی خولی نایابی کوردستان بە بەشداری سیانزەیانە بە شێوازی چون و هاتن بەڕێوە دەچێت ئەوەش دوای کشانەوەی یانەی ئارارات بەهۆی قەیرانی داراییەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسپانی پێیام سلێمانی.